بابا چیە ناوتە مەجای کەس نایە وەڵا برا دوول لە خۆت چاک تێکەوتم لەم بینەیە یەکێک لە خۆشترین شتەکانی دەلاکیەوەیە ئەو مشتریانی کە بەردەوام سەردانی دەکەن دوای ماوەیەکە بن بە هاوڕێی نزیک و کاتێکی خۆشیان لەگەڵ بەسەرەبەی لەو کاتەیە کە ئیشیان بۆەکەی کاکە هۆشەنگی ژێکێکە لەو ئەزیزانە و هاو بۆ لام بۆ ئەوەی ئیشێکی جوانی بۆ بکەین ئێمەش بە تێیپەرفەیدێک و مەخلەسکاریەکی سەرەوە ئیشێکمان بۆ کرد ئەویش زۆری بەدڵ بوو وەرحاڵ کاکە بنیادیش کە هەموو جارە لەگەڵ ئەوایە دویسی ئیشی بۆ بکەین بەڵام بەداخەوە زۆرمان برسی بووتمان کاتی نییە بە بچین بە دوای شتێکا بگەڕین داوایکەین تەقەن تەڵەباتە حیاتەکەی ئاسانکاری کرد بوو ئەمانی ژووتیان نێچیردای داشکانی لەسایە بیسی کردووە منیش خۆم خواردنەکانیانم زۆر بەدڵ و پێشتر داوام کردو و نرخیشیان گونجاوە خواردنەکەمان گەشت با بچین بیێنی لێرە کاگۆشەنگەڵێ باشە من بۆچی هاتم با بڕۆمەوە بەخوا ساردە خواردن بێنە هەڵی بسرە بە گەرمی گەشتۆتە دەستمان جوان پێچراوەتەوە هەمبەرگر و پەتاتە بە گۆشت و کاڵزۆنی ئیتاڵی و بروکلی بە گۆشت و ساجی ڕۆبیان بەس هەمبەرگرەکە پێشتر هەیەم و ئەوانەی تر لە مینۆکەیانە تازەیە بەجددی زۆر بەلەزت بوو تێر و پڕمان خوارد خوانەی بڕێ ئێوەش ئەتوانن ئێستا داوایکەن 30 و 31 و یەکی مانگ لە 120 داشکانن لە تەڵەبە